عەبادی بەردەوامە لە سزادانی خەڵکی کوردستان. پێویستە چی بکرێت بۆ تێپەڕاندنی گەمارەوەی حکوومەتی عێراق؟ عەبادیش وەکو دەسەڵاتدارەکانی تر مەسەن لە 2003ەوە هەتا کوێستا و تەوافەقی کە لە بەغدا هەبووە دیارە عەبادی ئەوجارە پێشێلی کرد. پێم وایە وەکو دەسەڵاتدارەکانی تر لە ماوەی 100 ساڵی ڕابردوو هەمان تێڕوانینی بەرامبەر بە هەرێمی کوردستان هەیە. بۆیە تەنیا داواکاریمان لە هەرێمی کوردستانەوەی یەکگرتوو بن، یەکدەنگ بن بەرامبەر بە دەسەڵاتدارانی بەغدا، چونکە دەسەڵاتدارانی بەغدا پێچێ بە هەمان ئەو 100 ساڵەیە کە لە ڕابردوو حکوومەتی عێراق پێکاتوە هاوڵاتی کورد وەکو یان هەرێمی کوردستان وەکو پلە دوو تەماشا دەکەن. هەرێمی کوردستان زۆر داوای گفتوگۆ کردیە، زۆر لە بەغدا چتە پێش، بەس ئاگادارین یعنی بەعام خەڵک ئاگادارە بەغدا هیچ موقیفە چی نییە بەرامبەر کوردستان، بەرامبەر هەرێمی کوردستان. بۆ تێپەڕاندنی ئەو قەیرانە لازمە هەموو حەزب یەکدەنگ بن، یەکڕێز بن بەرامبەر هەر ئاریشێکی. ئەگەر ئەو حزبانە یەک نەبن چ شۆل چێ نابن. وەکو هاوڵاتی غڕاموانیە کە هیچ کاتێک ئەو بەڵێنانەی خۆی جێبەجێ بکات تا ئەو کاتەی ئینتیخابی عێراق دەکرێت، هەڵبژاردنەکانی عێراق ئەنجام بدرێت، کە هەڵبژاردنەکان ئەنجامدرا ئەو کاتە لەوانەیە گۆڕانکاریەک ڕوو بدات. بەڵام گۆڕانکاریەکە پێش ئەو کاتە من با پێ باشە کە حەزبە سیاسیەکانی کوردستان یەک ڕابن، یەک هەڵوێز بن، یەک ڕێز بن بۆەوەی بتوانن هەوڵەکانی ئەو تێگوشتێن و کۆتایی بەو قەیرانە بێتن لە کوردستان. بەبووچوونی من تەنها ڕێگە بۆ زاڵبوون بەسەر ئەم قەیرانانەدا یەکردنەوەی گەلی کردو، یەکردنەوە حیزبە کوردیەکانە، چونکە تەنها خاڵ و تەنها ڕێگە کە لەبەردەستی عەبادیدا ماوە و سوودی لێ دەبینێت ئەم لێکجیابوونەوەی ئەحزابە کوردیەکانە. بۆیە پێویستە هەمومان یەکدەنگ بین و یەک ڕابین بۆ زاڵبوون بەسەر ئەم قەیرانانە.